ڕۆژی جیهانی معلم و بیرهێنەرەوەی خۆڕاگری بزوتنەوەی بەهێزی معلمانی ئێران. ڕۆژی یەکشەممە 5 ئۆکتۆبر بەرامبەر بە 14 ڕەزبەر ڕۆژی جیهانی معلم بوو. ئەم ڕۆژە ساڵی 1994 لەلایەن ڕێکخراوی زانستی فەرهەنگی و پەروەردەی نەتەوە یەکگرتووەکان واتە یۆنسکۆ و ڕێکخراوی نێونەتەوەیی کارەوە وەک ڕۆژی جیهانی معلم دیاری کرا. مەبەست لە ڕاگەیاندنی ئەم ڕۆژە بریتیە لە پێزانین و ڕێزگرتن لە معلمان و لێکۆڵینەوە لە کێشەکانیان لە سەرتاسەری جیهاندا. بەڵام ئەم ڕۆژە کاتێک مانای ڕاستەقینەی خۆی دەبەخشێت کە ئاوڕێک لە واقعەتاڵەکانی ژیانی معلمان بەتایبەت لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بدەینەوە. ئامارەکانی یونسکۆ دەری دەخەن کە یەک لە سەرسەی مامۆستایانی جیهان لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. بەڵام لە ئێران ئەم ئامارە دەگاتە زیاتر 3 لەسەر 4 معلمان. ئەمە لە کاتێکدایە کە سەرمایەدارانی ئێران زانست وەک کاڵایەکی بازرگانی دەفرۆشن و لە بەرهەمی ڕەنج و کاری معلمان قازانجێکی زۆر و زەوەند دەخەنە گیرفانی خۆیانەوە. معلمان کە دەبێت داهێنەر و خوڵقێنەری بیر و هزر بن، ئەمڕۆ ناچارن بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان بە دوای کاری دووهەم و سێهەمدا بگەڕێن. چۆن چاوەڕوانی ئەوە لە کەسانێک دەکرێت کە بیرروزەینینەوەی داهاتوو گەشە پێ بدات کاتێک کە خۆی لە داوی نیگەرانیەکانی ڕۆژانەدا گرفتارە. بەڵام گرفتە بژێوی و کۆمەڵایەتیەکانی معلمان تەنها لەوەدا خۆی نابیننەوە. معلمانی خانەنشین کە تەواوی تەمەنی گەنجی و مامناوەندی خۆیان لە پێناو پەروەردە و بارهێناندا تەرخان کردووە، ئێستا لە تەمەنی پیریدا و بە موچەیەکی کەم لەو پەڕی هەژاریدا دەژین. لەوەها هەلومەرجێکدا ڕژیمی کۆماری ئیسلامی لە بری دابینکردنی پێداویستیەکانی معلمان و وەڵامدانەوە بە ویست و داواکاریە ڕەواکانیان بە سەرکوتکردنی داخوازیە ئینسانی و ئەخلاقیەکانیان ئەو دۆخە هەنووکەیە پەرە پێدات. معلمانی ئێران لە بری ئەوەی بتوانن بیر لە گەشە پێدانی زانست و زانیاری خۆیان بکەنەوە، ناچارن زۆربەی کاتەکانیان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان تەرخام بکەن. ئەم بابەتە نەک هەرزیان بە ئاست و کوالیتی پەروەردە دەگەیەنێت، بەڵکو گوشارەکانی ژیانی ڕۆژانە مێشک و دەرونیان ماندوو شەکەت دەکات. لەلایەکی دیکەوە گوشارە سیاسی و نظامیەکان لەسەر سیستەمی پەروەردە دەرەنجامی کارە ساتباری بەدواوە بووە. معلمان نەک هەر ناچارن سیاسەتە کۆنەپەرستانەکانی ڕژیم پەیڕەو بکەن، بەڵکو هاوکات لەگەڵ سەرکوت و سوکایەتی پێکردن بەرەو ڕوو دەبنەوە. بەڵام کێشەکانی ژیانی ئەم توێژە بێبەشەی کۆمەلگا تەنها لەوەدا سنووردار نابێتەوە کە لە ژیانێکی شایستە بەهرەمەند نین، بەڵکو ناچاریش دەکرێن پەرە بە پەروەردەیەک بدەن کە بە تەواوی ئاوێتەیە لەگەڵ خوڕافات و کۆنەپەرستی. یەکێک لە ڕەنج و ئازارە گەورەکانی معلمانی شەریف و خەباتگێڕ بریتیە لە نفوز و کاریگەری ئاین لە پرسی پەروەردە و بارهێناندا. هەڵاواردنی جەندەری، سەپاندنی ناوەڕۆکی دژە زانستی و بوونی سیخڕ و دەرچوانی ناوەندە دژە زانستیەکان لە قوتابخانەکان بە مەبەستی جێبەجێکردنی پلانە ئیدۆلۆژیەکانی ڕژیم لە زومرەی ئەو پرسانن کە معلمانی خەباتگێڕ و تێکۆشەریان بێزار کردووە. بارودۆخی لەو شێوەیە جەستەی معلم ماندوو شەکەت دەکات و بیر و زەینی تێگەدات. معلمانی ئێران خاوەنی کۆمەڵێک ویست و داواکاری دادپەروەرانن کە سەرجەمیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە قبول کراون. بۆ نمونە زیادکردنی هەغدەست بۆ سەروی هێڵی هەژاری، بەهرەمەندبوون لە بیمەی کارا و خزمەتگوزاری گونجاو، یەکسانکردنی هەغدەستی خانەنشینان و فەرمانبەران، دەستەبەرکردنی خوێندنی بێبەرامبەر و خاوەن کوالیتی بۆ هەموو منداڵان بەتایبەت لە ناوچە بێبەشەکان، ستانداردکردن و بردنەسەرەوەی ئاستی ئاسایش و ئەمنیەتی قوتابخانەکان، دابینکردنی ئیمکاناتی فەرهەنگی و کات بەسەربردن بۆ خوێندکاران، ڕاگررتنی سیاسەتی بە پارەکردنی خوێندن، کۆتایی هێنان بە پەروەندە سازی و ئەمنیەتیکردنی چالاکیە پیشەیەکان. بەڵام کۆماری ئیسلامی لە بری وەڵامدانەوە بەم داواکاریە ڕەوایانە پەنا دەباتە بەرگرتن لەسەر کار دەرکردن، زەوتکردنی مافی کارکردن و ئەمنیەتیکردنی کەشی پەروەردە. بەڵام سەرەڕای گوشار و سەرکوت و ئاستەنگەکان خەباتی معلمان لە پێناو ویست و داواکاری دادپەروەرانە و ئازادی هاوپیشەکانیان هەروە بەردەوامە. دەستگیرکردن لەسەر کاردەرکردن و هەڕەشەکردن نەیتوانیوە معلمان ناچار بکات واز لە بەدواداچوونی مافەڕەواکانی خۆیان بهێنن. ئەم خۆڕاگریە دەری دەخات کە بزوتنەوەی معلمان بەشێکە لە بزوتنەوەیەکی بەربڵاوتری کرێکاری و کۆمەڵایەتی کە خوازیاری گۆڕانکاری ڕیشەیە لە بنەمای سیاسی و ئابوووریەکانی ئێراندا. ڕۆژی جیهانی معلم
بۆ کرێکارانی وشیار و بیرهێنەرەوەی سەرجەم ئەو بێعەداڵەتیانەیە کە بەسەر جەماوەری زەحمەتکێشی کۆمەڵگەدا سەپێنراوە. ئەم ڕۆژە دەرفەتێکە بۆ ڕێزگرتن لە خەباتی معلمان و بیرهێنانەوەی دەستکەوتەکانیان و جەختکردنەوە لەسەر پێویستی بەرگریکردن لە داواکاریەکانیان. معلمانی زەحمەتکێش و بێبەشی ئێران ئەو مرۆڤە شەریف و خاوەن هەویست و داواکاریەدات پەروەرانن کە شایانی بەربڵاوترین و شێلگێرانەترین پشتیوانین. ئەمڕۆ جیهان زیاتر لە هەمیشە پێویستی بە معلمی پسپۆر، ئاسوودە خاتر، بێخەم و خاوەنورەی بەرزی ئینسانی هەیە. لەو ڕۆوە کە یەکەم چەخماخەکانی بیرکردنەوە لە قوتابخانەکاندا لێ ئەدرێت، پشتیوانیکردن لە معلمان لە ڕاستیدا بەواتای بەرگریکردنە لە داهاتووی کۆمەلگا. پێویستە لە ڕۆژی جیهانی معلمدا ئەوەمان لەبیر بێت کە معلمان ئەم بوونەوەرە شەریف و دڵسۆزانە شایستەی زۆرترین پشتیوانی و پاڵپشتیکردنن. هەروەها بزوتنەوەی معلمانی ئێران وەک بەشێک لە بزوتنەوەی کرێکاری لە ڕیزێکی یەکگرتوودا لەگەڵ سەرجەم کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و بێبەش لە هەوڵدان بۆ بەدیهێنانی مافەکانیان و کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی. وێرای پیرۆزبایی ئەم ڕۆژە لە سەرجەم معلمانی خەباتکار و تێکۆشەر دڵنیاین کە بزوتنەوەی معلمانی ئێران شان بەشانی بزوتنەوەی کرێکاری و سەرجەم کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و بێبەشی ئەم وڵاتە سەرنجام ئامانج و داواکاریە ڕەوا و عادڵانەکانیان دەستەبەر دەکەن. داکۆکیکردن لە مافی معلمان داکۆکیکردنە لە مافی خوێندن بۆ هەمووان و بەرگریکردنە لە داهاتوویەکی گەشتر. سەرنجام ڕۆژێک دێت کە معلمان بەو پەڕی ڕێز و کەرامەتەوە لە کۆمەڵگەیەکی بەری لە خورافات و کۆنەپەرستیدا بژین و پەروەردەیەکی دروست و ئینسانی بۆ نەوەکانی داهاتوو دابین بکەن.